جا بۆ ژینگە و ژیان گیان دەبەخشێت. کەسێک لە هەڵەبجەدا نابینیت نیگەران نەبێت بۆ مەرجی دوو گەنجی شارەکەیان. هەمووان دڵپڕ لە خەمن چونکە بەبێ بیرکردنەوە لە پاداشت دوو گەنجی شارەکە خۆیان کردە قوربانی ژینگە و سروشتی شار و وڵات. چەند ڕۆژێکە ئاگرێک لە شاخەکانی چنار و مۆردێن لە سنووری پارێزگای هەڵەبجە کەوتوتەوە. بەهۆی سەختی ناوچەکەوە ناتوانراوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت و ڕووبەرێکی زۆر پوش و پاوان و دارستانی سووتاندووە. دوو لە ڕۆڵە ناوەزەکانی ئەم کوردستانەش بۆ کوژاندنەوەی گیانی خۆیان بەخت کردووە. ئەوان محەممەد شێخ حەیدەر سازانی و ئاری موختار گرایانەین. ئاری موختار ئەو گەنجەی بە شاگردی ژیانی ڕۆژانی بەڕێ دەکرد. لەگەڵ هاوڕێکانی تیمێکی خۆبەخشی هەشکەسیان بۆ پاراستنی ژینگەی هەڵەبجە پێکهێنا. ڕۆژی یەکشەمە دوای تەواوبوونی لە کاری کەبابخانەکەی هەرچەندە هۆشداری لە گەوری ئاگرەکە پێدەدرێت، بەڵام سوور دەبێت لەسەرەوەی ژینگی وڵات بپارێزێت و پێشمەرگە ئاسا ڕووبەڕووی بڵێسی بەتینی و ئاگرە بێڕەحمە دەبێتەوە. ئاگرەکە وەک سروشتی جوانی ناوچەکانی کوردستان زەفەر بەو گەنجە دەهێنێت و برینداری دەکات. هەرچەندە هاوڕێکانی لە نێو بەتانیەک لە بڵێسی ئاگرەکەی دەستێنن و دەیگەێنن بە نەخۆشخانە، بەڵام پڵە گەورەکە یاری لە لێدان دەکەوێت و گیانی خۆی وەک هەموو شەهیدانی کوردستان دەبەخشێت. کورد تەنها لە بەرەکانی جەنگ خۆی نەکردۆتە قوربانی. نمونەی دوو شەهیدەکەی هەڵەبجە زۆرن لە مێژووی کوردستاندا کە بۆ پاراستنی سروشتی کوردستان خۆیان بەخت کرد. ئاگرەکەی هەڵەبجە بەرامبەر بە ژینگە پارێزان هێندە بێڕەحمە کە دەرفەت نادات. شارەکە شیوەن بۆ یەکێک لە گەنجەکانی کۆتایی پێبێنێت، یەکێکی دیکەشیان لێ دەستێنێت. ئەمە دیمەنی چاوەڕوانی خەڵکی هەڵەبجەیە بۆ پێشوازی لە تەرمی محەممەد شێخ حەیدەر کە ڕۆژێک دوای ئاری بارگەی پێکناو ڕوو لە هەواری ئاری موختار کۆچی کرد. ئەو پیشەی پۆلیسی دارستان و ژینگە بوو، بەڵام سەرسەختانە ڕووبەڕووی ئەو ئاگرە بووە. بەڵام ئەویش نەیتوانی تا کۆتایی ڕووبەڕووی بڵێسی ئاگرەکە ببێتەوە و لە خاڵێکدا ئیتر هەناسەی لەبەر بڕا. ئەگەرچی گواسترایەوە بۆ نەخۆشخانە، بەڵام بەرگەی نەگرت و بۆ هەمیشە چاوەکانی لێکناو کۆچی کرد.